بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئێوارەیەش لە پرۆگرامی ئێوارانی ڕەمەزان بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستانم ڕەمەزان وەکو فێرگە وایە لەو فێرگە ئەمە ڕاهێنرین یەکێک لەو بابەتانەی یاخود باڵێن لەو شتە گرنگانەی کە ئێمە لە ڕەمەزانە هەستی پێەکەین گرنگی کاتە. ڕاستە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە سوێندی بە کات خوارد و وەلعەسر بەس ئێمە لە ڕەمەزانە زۆرتر حەز بە ئەماکەین چونکە لە ڕەمەزانە حساب بۆ کات زۆرەکرێ ینی لە هەر کەسێک بپرسی ئێستا بڵێ ڕۆژانە چەند کات دژمێر بە ڕۆژۆبی یەکسەر پێ دەڵێ نزیکی 16 ساعت بۆ حسابی کاتەکەی کردووە یاخود با بڵێن کات بە نرخە لە ڕەمەزانە یاخود ئەو چەند خولەکەی کە ئەکەوێتە بەر بانجی مەغریب کاتی ڕۆژوشکاندن هەمومان ئەو لەحزانە ئازانی کە کۆمەڵک لەحزن کۆمەڵک کاتن کۆمەڵک چرکە و کاتژمێرن کە چۆنەڵی خاوتەیە پەڕن بۆیە ینی لە ڕەمەزانە هەست دەکەین کە کات چەندێک بە نرخە کات چۆنە ڕوا کات گرنجەکەی لەوەیە کە بریتە لە ئەو چرکە و دەقە و سەعاتانەی کە تەمەنی ئێمە پێوە بەندە بەڵام ڕەمەزان فێرمانەکە جارشکە چۆنەڵی بە جۆرە لە جۆرەکان بیرمانە خاتەوە لەوەی کە بزانین کات چەند گرنگە بزانین ئەو کاتە بە نرخانەی کە مەسەلەن بۆ منە ناوی تەمەنی ئێمەیە ئەوەی کە خوای گەورە بە عەسر ناوی بردووە چەنێ بە نرخە بۆیە تەمە ناوەکەم ئێمە بزانین کە کاتەکانی مانجی ڕەمەزانمان لە کاتە هەرە بە نرخەکانن لەو کاتانن کە ئێمە لە مەشقین لەو کاتانە وەکو ئێمە لە سەربازگەیەک بی و جوندی بین سەرباز بین مەشق بکەین بۆیە ئەچکە جارشکە لەو شتە گرنگانەی کە ڕەمەزان بۆمانە جێڕێتەوە کە ئێمە پێشتر پێش ڕەمەزان ڕەنگە لە بیرمان چوو بێتەوە یاخود لە بیرمان کردبێ بە جۆرە لە جۆرەکان بریتە لە کات بۆیە کات ڕامانەیەنێتە لەسەر ئەوەی کە کات چەندێک بە نرخە. خۆشەویستانم ئەم ئێوارەیە لە گوندی گەڵناغاجی گوندێک کە من هێشتا نازانم ناوەکەی چییە بێ بپرسم بڵم گەڵناغاج چییە بەڵام گونداکەوێتە سەر زەی بچووک و سەر بە ناحی ئاغجەلەرە تەمەناوەکەم ئێوارەیەش لەگەڵ ئێمە لە گوندی گەڵناغاج ئێوارەیەکی خۆشبەری نەسەر و ئێمەش ئەگەڕێن پرسیارێکی بزانین ژیانی گوندی گەڵناغاج لە مانجی ڕەمەزانە چۆن تێپەڕێ فەرموون لەگەڵمان بن. کاکە چۆنیت؟ باشی سەلامەت چاچی؟ هەر بە دەنگ تا دیارە بە ڕۆژووی ئیش و کارت هیچ کردو ئەمڕۆ؟ بەڵێ چیت کردووە؟ وڵای لەو چەمایە بین لەو چەمە چیەکەن پاچە کۆڵاکەن شتە ئەچێنن ئیشەکەتان چییە؟ تەماتە و بژارەکەن بەڵێ بژار؟ بەڵێ باش بە ڕۆژووی الحەمدولێ بەڵێ زۆر باشە بەدەم قورس نییە ئیشیش بکەیت و بە ڕۆژوش بی؟ نا زۆر خۆش ئەی چیە نەخۆشیت؟ وڵایی تۆزە قورگم نووسا خۆ مێشوشت نەچوتە ناوی؟ نانە دەی باشە زۆر باشە بێوەی بین انشاءالله ئەم کاکەیەمان تۆ ناو چییە؟ هێدی کاک هێدی؟ بەڵێ چۆنیت؟ لا باش باشی؟ یا بێتاقەتی؟ بەهێزی ئاوا ئەتوانی ئاوا بکەیت؟ ها؟ ئەدێ با بزانم ئەتوانی؟ باشە بە ڕۆژووی دوانە؟ بەڵێ خوا قبوڵیکە ئەی تۆ بە ڕۆژ چیەکەیت؟ وەڵا من خەریکی ماڵن یان ئەی دایکمە دەڵێ هێشتا دایکە دەڵێ بڕۆ لە فڵان دوکان فڵان شتم بۆ بێنەوە تۆ چیت بۆیە هێنین باشە بە پاسکی لە چیار بە پێ چی؟ وەڵا بە فێر پاسکلت نییە؟ بارە پاسکلت هەیە ئەی ئەم کاکەیەمان تۆ ناو چییە؟ هەڵشۆ کاک هەڵشۆ چۆنیت؟ تۆ زانی هەڵشۆ ناحەیەکە لە مەنتیقەی پشدەر؟ نازانی؟ ئای باشە ئەی تۆ خەریکی چێ بیت بە ڕۆژ؟ ئەم هەر لەو چەمانە هەر لەو چەمانێ خەریکی چی لەو چەمانە؟ خەرگە ئەی کاک بڕا خەرێک زراعەتشتی زۆر باشە بە ڕۆژوشی تەمە زۆر باشە ئەچی بۆ چەمە خۆتە خافڵێن یا ئیشەکەی؟ ئیشەکەم ئیشەکەی؟ باشە ئافەرین بە تۆ
ئەزانی من بیست و ماڵەن ئێوە قورئان و فەرموودە و ئەوانش لە بەرەکەن وایە دەرسیشە خوێنن وەڵڵا ئافرین دەرسی چیە خوێنن بۆ نمونە دەرزی قورئانە خوێنین ئەحمەدیە خوێنین لەگەڵ دەفتەرێکی تێژە نازەمانی تۆ یەک تۆز لە ئەحمەدی مەتوانی بۆ بڵێ یەک تۆز بەڵێ دادی الرأس سرع عين تاو بدن قالب اسم ناو انو بلوتا حاجي بيرو فقيس رانا الركبة أزنو زبين وزبات طويلة ماكرو كيدو حيلة فيلا ئافرین وەڵا فێڵە تەواو ڕاستە ئەی تۆ چیمان بۆڵی بە ئارەزوی خۆت رأس سرع عين تاو بدن قالب اسم ناو تۆ چی الله مدر أحمد تۆش ئەحمەدی زارە زۆر حەستان لە ئەحمەدیە باشە دێ رأس سرع عين تاو انو بلوت حاجب بيرو اسم ناو فقيس رانا الركبة أزنو باشە ئەمە چییە لە ئەحمەدیامە بە ماڵن چی بە مرۆڵەن چی ئافرین ئەزانی چی من هەمیشە شتێکە بەخشم ینی ببوورە ئەگەر لە ئاسی پێویستیشان نەبوو بەسەر دیاری ڕەت ناکرێتەوە وایە نابێت ڕەتکرێتەوە ئەمە بۆ جەنابەت بۆ ئێوارە ناوە بۆ ئێوارە بەدەج ناوە بێ هەر وەرگریت ببوورە وانە لەوانەیە وەکو پێویستیش نەبێ بەڵام هەر دیاری هەر خۆشە ئەمەش بۆ جەنابەت ئەمەش ببوورە بڵەمزانم هەڵبچڕاوە ئەمە ناوەڵام عیبی نیە وانە ینی هەر سێتەکە کاملە فەرموو دەست خۆش دایە سەبری سەلام عەلەیکوم عەلەیکوم السەلام دەنگ و باست چۆنە باشم لەخوا بەزیاد بێت دایە سەبری ئەگەر لێ بپرسم تەمەنت چەند ئازانی تەمەنت چەنە 51 ساڵی 51 موالیدی 50 دێ تەمەند درێژ بی ئینشاءالله جاری تر لە ئاها هاوین و بەهار و ئەوانەیە بەڕۆژوو بووی باشە دایە سەبری وەختی خۆی خەڵکی ئێرە بە چیەوە مەشغوڵ بوون لە ڕەمەزانانە ئەوەی کە تۆ بەبیرت بێ قەدیم ئێمەیلادی ئێمە وەکو زرعاتمان هەبوو و فەلاحەتیمان هەبوو و ماڵاتداریمان کردو و ئەنی دایە گەورەمان مە بەس چۆن گوزەرانتان لەگەڵ ڕۆژووا کردو ئیشیشتان کردووە ئیشمان کردووە هاوین بووە دنیا گەرم بووە چلەی هاوین بۆ بە ڕۆژی ئیشمان کردو ئەی باشە لەگەڵ خواردن و شت خواردن خواردن تەبان نەگەر ئێواران دنیا گەرم بووە هاوین بووە یعنی من خۆم بە بیرەوەری خۆم ئەمە سێ بەهارم بەبێت سێ بەهار نی بەهارێکیان منداڵ بۆتم محلی قلەتوو قلەتوو دەرنەچووە نازانم یعنی ئەو کاتە قلەتوو هەبوو بەڵێ ئەو کاتە تو پێگەیشتووە تو پێگەی بوو ئەوە چەند ڕۆژێک کە تو پێگات ئێمە یعنی لەو کاتێ ئەنا بە ڕۆژی بووین ئیتر لە ساڵی هەشتاش ئەوە کە سەرەکەی ئێران و عێراق دەست ئەو کاتەش هاوینێکی گەرم بوو محلی زرعات بوو محلی چۆرۆری بوو وڵا پێ بووی ئێواران کوڕ ئێواران ئەوەندە گەرما بوو ئەگەر سەربەت و ماساوی هەبووە ئیتر خەڵک نەیەتوانی هیچکە بخوا تاوەکو سەو درەنگ باشە ئەی چۆن ئێوە وەختی خۆی ئیسفادەتان لەم ڕووبارە کردووە هەمووشە چەمێکی گەورە بە بەردەمی ئێوە هاتووە ئێوە لە شوێنی تر شانستان زۆرتر بووە خۆش بوو بۆ ئێوە ئەندازەیەک بۆ ئاوی سارد و ئەو شتانە وڵای ئاوی سارد ئەزانی چیمان کردووە بەفر نەبووە هیچ شتێنە بۆ چۆتین لەو زێ ئاومانێناوە بە سار ئاوی زەیەکە سارد ئارەوەڵا سار ئەرەوەڵا بۆ ئێوارە بۆ بەربانگ و بۆ خواردنەوە بۆ هەموو کاتەکان لەگە ڕەمەزان هەستن لە ئاوی زێ ئەیدا سەبری ڕنج و کوێرەوەری ئەو کاتە تا چەند ماندوو کەر بوو ینی ئێستا ینی هوەر نییە خەڵک دانیشەوە بە ڕۆژوە بێ هیلاک نابێت بەس تۆ کاتێک هوەرەکە بە ڕۆژوو بی و ئیشیش بکەیت کاکەزانی ئێمە کە بە ڕۆژی بۆتین بەپەلە ڕامان کردو کاروانی ئامان لەو زێ هێناوە کوڕە دوو کاروانمان هێناوە بۆ نیوەڕۆ هێناومان وڵاخەتانێنا نۆڵا بەشان بە کوندە و ئەو شتانە بەشان بەتەنەکە و عنی بۆ نەوەستانە هێناومانە ئیتر ساردمان کردو وڵا بەفر نەبوو هیچ نەبوو زوو بەس بەمدایە بەفری کڕین پیا بوو بوولا باشە پارشەوان چیتان کردو بە پارشەوان وڵای بەسەن ئەو کاتە لاوانە کارە باش نەبوو بێ لەبەر چرا و لەبەر فانۆس سێ ساڵە کارەبای کوا کارەبا بوو نەبەخوا کارەبامان ئەی پاشەوان چیتانە کرد وڵا پارشەوان دایە گەورەمان هەڵەسانانی بۆمان دروستە کرد و نانیان بە ساز دەکرد دایان گوت ئەوە هی قەدیمەندی من بەبیرم بێ منداڵ بووم دایان گوت
پارسیوان هەڵەسان بە ساز ئەستوکەی گەرمیان بۆمان دەکرد. باشە ئەی ئەو کاتە بە ئام خەڵک بە ڕۆژوو بوو یاخود ڕۆژوو کەم بوو بەخوا بە ڕۆژی بە ئام بە ڕۆژی نەدەبوو پیا ڕاز بڕ ئێستا بڵێم ئەو هابوو ڕۆژوو ئێستا باشتریا و قەدیم باشتر بوو وەڵاهی ئەوە کاکە لەگەت جەهدە ئەگە تو جەهدت بوو هەموو کاتەکان بۆ تو هەر فێنکە و هەر خۆشە یعنی پێ بووین ئێمە پێ بووین بەڕاستەکەی بەخۆتە زانی لە کاتی کۆڕەوەکەیە هەر ڕەمەزان بوو لە کاتی ئەمفالکران هەر ڕەمەزان بوو ئیتر وەڵا بە ڕۆژیش بوو الحەمدولله خوای گەورە تەمەنی باقی کە ئینشاءڵڵا لەسەر خێر دەست خۆش بێ ئەخوا کاک ڕابەر سەلام عەلەیکوم ڕۆژوو قبول بێ ئینشاءڵڵا سلام لە ئێوەش قبول بێ ئینشاءڵڵا لەگەڵ ڕۆژوە بەزە چۆنە لەخوا بەزای زۆر باشە شکر بەخوا برسیتی و هیچ وەڵی هەموو شتێکەوە سەر جورئەت و توانە ئینسانەکە جورئەتی هەبێ برسێتی چیە ئینسان توانێتە حەملی کرد وانێ بۆ شێوەی کاک ڕابەر ئێوە لە بەسیفەتی وەی لە گونداژین ئێستاش وەختی زرعاتە وەختی چێڵانە توزان وەختی چاندنە وەختی ئەوان بژارە ئێوە ئیشوکار چیتان هەیە لە ئێستا لە ئێستا زیاتر وەرزی داچەندنی شتڵە عرض و زەویەکان حاضر کراون بۆ داچەندن ئەو ماشەڵڵا بارانەکەش بەردەوام هەیە ناو بەناو لە خۆوە زێر بێ دیارە شەڵا بەرەکەتەویش زیاتر هەموو فەلاحەکان بۆ شەوش و مەشغوڵین لەگەڵ ئەوەشە لە خۆوە زێر بێ یعنی شک ناکەم کە خەڵکی شتیاوی بە ڕۆژوو نەبێت هەموو زۆر قایم زرعات بە بپرسم بزانم چ دەکەن زرعات زیاتر تەماتەیە شوتیە بیبەرە ئەم جۆرە زرعاتانە زیاتر ئەکرێت شوتی ئێرە چۆنە ینی باش شوتی ئێرە زۆر بەناوبانگە شوتیەکی بەتام و شیرنەوە لە هەمان کاتە یعنی بەرهومێکی سەریع زۆر ماندوو ناکات ینی بەسەرەتی پێ ئەگاوتەوە بێت لە پێشەکی بەرنامەکە وتم ئەم ئێوارەیە لە گوندی گەڵناغاجین بەس وتم هیچی لێ نازانم ینی گەڵناغاز ینی ئەو ناوە تورکیە فەڕەنسیە ئینگلیزیە نەمەزانی ینی گەڵناغاز تۆ معلوماتت لەسەری هەیە وەڵی بەپێ ئەوەی کە ئێمەش تەمان بۆمان باس کرا و بۆمان بەجێماوە گەڵناغاج لەگەڵ کۆمەڵێ دێترا وەکو هەموو شوێنەکانی کوردستان عوسمانی وەخت خۆی کە هاتووە ئەم منتخەی داگیر کردووە کە ئەم منتخەی داگیر کردووە ئەم گوندانە ئەم دیانە ئەوان ناوێن ناوە مە گەڵناغاجە چوقدی جێیە توتەقەڵە قەڵاچۆغێ کۆمەڵی دێ یعنی هەموو ناوەکانەوە دیارەکە تورکین هەچی کە باز ئەکاوە جێڕێتەوەڵی ئەگەرتەوە بۆ سەردەما کە ناوێن ناوە پێم خۆش بوو ڕانێک دیارە ئێستا لەمانەوە دیارە ئێوە هەر خەریکی زرعاتە بن یاخود حیوانداریشتان نەخێر هەر لە ئەوڵۆ گەڵناغاز شوۆنێکی بڵێن وایە شوۆنێکی باش و گونجاوە بۆ کۆمەڵێ ئیشی فەلاحەت و کشتتوکاڵی یەک لەوانە بەروبمی ئاژەڵ یەک لەوانە زرعاتە ئێستاش یعنی شوۆنەکەی بۆی زەی بچووکەوە شوۆنێکی وایە ئێستا خەڵک خەریکە ڕووڵواکە خەریکی حەوزە ماسی و ئەو شتانە بێت ینی کۆمەڵێک بەروبوومی کشتتوکاڵیە ینی شوۆنەکە وایە شوۆن لە ڕووج گوراکی وایە شوۆنێکی بەپیتە بۆ کۆمەڵێک کەسابەت هەم فەلاحەتی دانەوێڵە هەیە خەڵکی زۆر بۆ مەشغوڵ و مشەوەشە لە خاڵە زەریسپاری باشە ئەگەر بێت و هاوکاری کرێ زیاتر نبێ دەخوای گەورە بەرەکەت بخاتە ئینشەڵا ژیان و سەرۆت و سامانتانە ئینشاڵڵا قوربانجان زۆر ماندوومان کردی سپاس دەکەم خۆش زۆر بەخێر نازەتان ئاقڵجان چۆنی ناو چییە ڕێیان گیان چۆنی ئەیبن نییە ئەوە چییە شتە جوانە ئاکە جوانە ئەوانە چین ئەوانە نایی بە من نایی ناوە هەر بۆ دەستی تۆ جوانە زۆر جوانانە ئەمە پیاڵەن چی بازن بازنەکان چ زۆر جوانە باشە با بزانین حەزت لە چییە بنێشت نۆقۆڵ کامیانت حەز لێ هەر شتێ بێ باش ئافرین ئافرین سەری کامێرەکەش کە ها بینەرانیش سیرمانەکەن تۆ هیچ قسەیەکن نییە بۆ بینەران ها بۆ بەرنامەیە پێشکەش ناکەی بەرنامەیەشی مناڵان پێشکەشیانەکەی ها شتێکی خۆشیان پێ ناڵێ ئەخر ئەوانش حەز دەکەن شتێکیان پێ بڵێ سرودێکیان بۆ بڵێ گۆرانیشیان بۆ بڵێ هیچ شەرمەکەیت قەڵجیان ئەفو ئەمە تۆ خۆ حڕ بە بزانم چی هەڵەگریت نا با بزانم حەچیت پێ خۆش هەڵیگرە باشە شتێکی تریش هەڵگرە قەی ناکە ئەوە هینی لە ئازانی چی ئەمان داوەتی من بە باشە کامان حەز لێ ئەوە هەڵگرە ئەوە زۆر باشە ئافرین ئافرین بۆ تۆ دەی ئەلەوە هینێکیشمان بۆ بکە وەرە ئەها بە ئاواکمان بۆ بینەران چۆنن ئاواکمان بۆ بکە باش یا بڵە خوا حافیز دەبڵە خوا حافیز باش
باش كاغوران السلام عليكم. سلام ست سامي خو بخير. باس سرتا لو برسم لقل روجوا شوني. والله الحمد لله باش. بال. ده خلاص سركوت بي. بروج بشو مشغول تشوكا جلوبرغو هنا لإيش لأهلي إيش الحمد لله دار إيش كريت. الحمد لله والله خير حوزة ماسي تر جود كنو أوشتاني. بقي. يعني وكاتك وقت جوتا كيدو كاتكاني تريج رنجا خارج حوزي ماسي بل باشا أرشي حوزي ماسي شيء يعني قرصة أرككي. والله أرككي أرولا قرصة تر كهرباء وألفو. تر نخوشيو. بأجر لو أنا لو اشتانش به. اشتكي سر جراتيش بيني ليرة أم كرسي هنا دارة بيا شل داري بيش درستان كربه أما شو درستي كربه؟ ما داري تو باكو درستي كربه. من وزاني بيا. دارتو. بال. أما شو درستي كربه؟ باكو. هنا كان يعني ليرة دانيشن جازر أو هابو. بال زور ميو أنا كان ما هاد زور تردينا إيران شو إنك خوش بدم تسمع زور خوش بس مباركة الروانيت. بال. گەنجی ئێرە زۆرتر سەرقاڵی چی؟ وڵی گەنجی ئێرە زۆرتر هەر سەرقاڵی حوزی ماسین وەڕزنین لێرانیە گەنجی هەندێک لادێ هەیە زۆر وەڕزم بەس بەخوا لادێکەکەیەوە زۆر خۆشە نەوەڵای وەڕزنی لا ئێمە زۆر لادەکان بەلاو خۆشە بێ مشکلی باشە ئێستا تۆ کاک گۆران چەند جۆر ئیشە زانیت ئیشی لادێ؟ وڵی من الحەمدوللا هەموو نەوعێکی ئەزانم بەس نەوع تا نەوع کەوتووە مەسەڵەن بۆ منە تراکتۆرەوە بۆ عەرز شێڵان بەڵێ تەرەکتۆرە بۆ عەرز شێڵانێترەوە لێ حەوزی ماسی و هەمووی دەزانێتتر ئیشی کارەبای و ئەی خوێندن چیت خوێندووە؟ وڵی شەشی ئامادەی وەستان لێنا وڵی 2 دەرزماوە ئەم ساڵی شەڵە تاوە دەی ئینشەڵا مۆفەقە بی کاکە لەش ساغ بێت بەڕێزی چاوت ئێوە الحەمدوللا ئینشەڵا خێریشتان زۆرترە چونکە هەم بە ڕۆژوون هەم ئیشیشەکەن بەڕاستی ینی تۆزە زەحمەتە ئیشکردن و بە ڕۆژوو بوون هەچانە ساڵی ئەم ساڵ ساڵێکی خۆشە ماشەڵڵا وڵی ئەم ساڵ فێنکە زۆر فێن خۆش زۆر فێن خۆش باشە مۆفەق بی ئینشەڵا کاکە ئاوێز ئەمە شوێن خانووە نییە؟ ئەمە کردوتە بەچی؟ وەڵام ئەمڕۆ بخام داچین بەخیار شار هێشتا دانەچێنراوە ینی ناوە بەس چێڵاوتە تۆ بەش یاڵام و حازە کراوە ئاو دراوە ئەوە چێڵانی تری ناوێ؟ نانایە تاوا کۆتای بێ ئەی ئەو هێنانە لایلۆنی پیادێ هەر ئەوە بێت نە تازە وەختە لایلۆن نەبە ناوێت ناوێت نایتە بنەوە کاتی سەرما لایلۆن لێ باڵێ بڵ تۆ حەزت زیاتر حەزت لە چی ئیشێکە لە لادەیە حەز لە چی ئیشێک وڵات کشتتوکوەکو زەر ئاتشینایی شوودی و وێوەر و ئەی ئەوەی کە پێڵن مشکەدان وڵا گەنمش پار گەرم زۆ کرد ئەم ساڵ نەم نەتکرد ناوە وڵا بزعاتەکە باشە بەس بەڵا خوا ئینتاجی نەما هیچ خوا نا بەخوا بە واقسی ئێرانەوە بەس ئەش بینم خانوەکەتان بە هینی قەدیم ماوە خانۆکەش ئارە بەخوا دەستی بەرداوە ئەو تا ئێمە وازی لێنانی بۆ دەستی بەرداوە سواخێکی جوانی بکات ئایبی چییە؟ نا شوێنی کەمان بۆ تەخت کردووە بۆ خانوکردن ئەگەی شەڵاگەر ڕێبکە دروستی ئەیجا تۆ خۆ بەتەمانی و خانوە بڕخێنی کە ئەوە تەواو بوو ئیشەڵا ئەوە بەرەوەڵ ئەوە شوێنەکە یەکەین بەدارێ شتێ بوو ئەی ناکرێ ئاوا بیهێڵیتەوە خۆ جوانەوە ئەڕمێت ئەڕمێ ئارە وەڵا کۆتایی بێت ئەی باشە قەدیم چۆن ئەوە ئەو هەموو ساڵە هێشتویانەتەوە بە خزمەتیان دامین دەسما ئیشی لەسەر بووە بەسەوە سواخی دەوێ نییە ئارە وەڵا دەی بەخۆشی بێ ئینشەڵا مۆفەق بی دەی چاوەکەم بەخێر مەسەر چاو بەخێر کاکەم خەم سەلام عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه بەخێر خۆی جامانەکەی تۆ ڕەمزە هەر کە لەم جۆرە جامانەت بینی ینی فەقێت جەنابەت فەقێت بەڵێ لەکوێ فەقی لێرە خۆ حوجرەتان نییە نەوەڵا لە سلێمانیە لە مزگەوتی شەیدانی ئازادی شەیدانی ئازادی لای چ مامۆستایەک لای مامۆستا ئەحمەدی شافعی و مامۆستا ئیسماعیلی دێرە و مامۆستا جەلال و مامۆستا عەبدوڵڵای هەنجیرەکە و مامۆستا محەممەدی بانی شاری و
مامۆستا محەممەدی الشافعي باشە فەقەیاتی بە مەرحەلەیە بە چیە بە ساڵە بە چییە بەڵێ مرحلة ئێستا تۆ مەرحەلە چەندی ئێمە مەرحلەیەکی ئەم ساڵێکم ساڵمان لێ خوێن باشە یەکەم ساڵ چی خوێن لە عوامیلی جوورجانی ئەوانە دەست پێکەن ئاوامی جوزانێ خوێنین دوای برکەوەکەی خوێنین ئەو دوای کتابی مەرحلە دووەرەگرین لە مەرحلەکە دوو مانگت پێچێت تاویکەی کتابی مەرحلە دووەرەگری لە شێوەی دەرس خوێندون و وانەوتنەوە و شێوەی تربێتدانی فەقێ ڕازیت بەڵێ زۆر جوانە جوانە زۆر جوان ماسەکان باشە تۆ لە سلێمانیە مێنیتەوە نیە بەڵێ هەر لەو شوێن لەو مزگەوتێکە لە مزگەوتەکەی مینینەوە حجێتی لە هەشتاوەشتەوە ئەو مزگەوتە کراوەتەوە باشانی تۆ خوێندنی تر ناخوێنیت ینی لە بواری پەروەردەوانەمە بەس من ناچین مەکتەب ناچینەوە ئەوێ تۆزی ئەوێ قورسەکەی دوێک دانێکام بکەیت هەروەت پێک بەڵێ ئینشەڵا لە ئایندا بیت بە مامۆسای ئینشەڵا پشتیان بەخۆی گەورە لێرە هەر جەنابە دەچی لە دێگە خۆتانیان 4 نەفەرین لە مندیە 4 نەفەر بەڵێ ئەی چۆن دێنەوە دوو هەیە توانی تاگوم مانگە لێبیان هەفتەی وەمە هەفتە بیریان 2 هەفتە جاریان 3 هەفتە ئەها بیتەوە مامۆساکان کەی ڕێگەتان پێدەن کە بەرنوێژی بکەن کەی بتوانی باش قورئان بخەیتەوە و جوان نوێژەکان فێر بیت و تاوە ئێستا تەجویدت باش تەجوید تا ئێستا مەتوانین ئیمساڵ بیکەین ئەتوانین بە کەیفی خۆمان لە خۆمان مامۆستا بڵین ناوای بهێنێ بەس لە خۆمان پێی نەڵین لە خۆی و ناڵێت چونکی ئەوان بە قورس زۆرێک مامۆسایانی هەمیشە چونکی ناو کەلیتو نوێژەکەیت لە دواوە لەوانەیە کە ستا بێ لە بچووترین شتت ئاخڵات بگیری ڕاستە جام جاران سلام عليكم حاجة مامۆستا با قوربان دەستمان جەکەم باشش کرد ئێمە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە هاتوین بەرنامەیەکمان هەیە بۆ ئێوارانی ڕەمەزان جا هاتوینە خزمەتی جەنابی شت ئیخباریان کردووە هەم ئەڵەن قسەی خۆشە هەم ئەڵەن دەنجیشی خۆشە قسەت خۆش بێ و دەنگە خۆش بێ وەڵای پێویستمان بە ئەوە هەیە وەڵای دەمەوێت بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز چۆنە ڕەمەزانان كرم جەژنان سوورەتی ڕەحمان و ئەوانە خوێنن ئەتوانی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز مامۆ بخوێنین ئەوڵا بۆ مام بخوێنە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان خلق الإنسان من صلصال كالفخار
وخلق الجن من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان صدق الله صدق الله العظيم قسامون أبو سيد موفق يا أمال حتما لجنانا جناب دي خويني ده لجنانا بل غالبا الخو قرآن خير قرآن بل موفق الله أكبر ما نجي الخو قرآن خير موفق موفق هم موفق إن شاء الله وخذ تواني بتشي بمسجود هو جاران أشوف بهم زمانة لقينا فرق على قفما بهم بس إننا ناس ملكة تواونية نا أويش ونخذ الدورة بيسا وجاران جاران زين مشاق وسام زين وجاران نما بله بقرب أي لقى رمضانتي أم صار شوني أمسال بله أم رمضان قال باشم عيب ماني أي تورنيمني برسيمني أي باش على قصة شيء خوش هذا شتي خوش ما باس لا قصي وجد باس كم أي شو شتي خوش سر قصة ليجي خوش ايوه ما شاء الله سر قصة زين تام باشا سر قصة لا يوهب يا سلام من ناقر متكن نشقري يسات شنابي نشنابي آخر فرق ايوه اويا يا مش زور بيني وزور بيستين نامينه بس ما شاء الله ايوه باش خزني كان اي كل شيء بين ولا شيء باس ولا باشا اي ام ناوي ام قندي ايوه كم نغاش قال الله غاز لا شيء وهاتو والله كم نغاش تركن هذا تركن ناو ديارك ناو هي تركيا تو تشوف ليره لدايق وياخذ من جد دايق ليره لدايق تمنى شنا تمام وشخص حصل الله موفقك موفق أسبوع إن شاء الله حاجة ما مصا رجوع قديم كخلق إيش يكر ليرة خلق بالرجوع جابوا لقليا خلق اعتمادي لسر تشيبو إيش كان يعني تشيبو خواردن يعني تشيبو والله خواردن يعني قربان قن مكساو ساور بو بروج بو نيسق بو أوان بو برنجي كان بو باسي برنج مكان أي باشا لم دمزي وماسي وشتان ناقر ماسي بالله ماسي أنا قلت قابل التور يعني سياوي أنا بالله ماسي أنا قلت قابل خلصوا ماسي أنا أي باشا عادة وقت خويا نقول سبيعي يعني بروبومي حيوان سبيعي أما بس ماستا دويا بس دو اگر سر نبی زو زحمت خوره باشا بچی سر دیانک تو اگر سر نبی وقت سفروایا طالبه دخوادين كل شيء بون تجي طالبه ناخذ بلان وش انا او بلا ما لا اوي زياده انا لا اوي كان شنو دانا انا خسر كندا وش انا لا انا مشكو كندا مشكو دو هي مشكيه كل من نعم ما بس مو هلقتني بوس بابا والله كذا ناو مشكو هلا بلا اساس بدنا بلا سفرز ده اخوات بنانا بوق لو قال ما يلا بس هتاوي تانشن بس حاجه اللي عندك شلون دشان كردنا وتوركو اخو توركو دو دواين جابوا بتوراق ابو بتوراق او توراق قال شاكا والله او توراق خاصه بده يكن بكشكو وش قال ها بتوراقي يكون اما خو ما دام اخوات بلا من حيوان شمان نبو دانش داك مشوي هنا لو مالانا وانا كدوان هبو دوينا كده توركو خاصه بو بانان بما يروك بنانو اما اخوات اي تو حساب الروج بس بتشيو سرقالي لما له بخوران فينو بخوران فينو جان شو اقل خلا اخوم ده اخوا خير في السيارة ما يقول انت من باقينا ان شاء الله يصير خير ان شاء الله تمني خير انسان هيبه باش انا والله خير تا عمرو الفيليج بيصير خير بشاكر حتى عمرو اللي خير الفيليج بشاكر ده ان شاء الله يتولى صير خير ان شاء الله ان شاء الله ما عندوش ما كردي ما عندنا خم النبي الحمد لله يا اخو مبارك بالله الله شكر ما عندنا ده الحمد لله الحمد لله مزگەوتی شي تاوانەوە کراومان بینی کە هاتین پرسیارمان کردیان جەنابەت سەرپەرشتێکیت بەڵێ ئەوە 2 ساڵە خەریکە مزگەوتین هێشتا ئیشی ماوە ئیشی ماوە تەواو نەبووە بەڵێ 2 ساڵە لەگەڵ خەریک بۆ تەواو نەبوو کێشەیتان چی وڵی لەبەرم قەیران دارایی و هینە خەڵک دەڵێ پارە نیە و بەدەسەوە نیە و ئیتر وەڵحاصڵ ئێوە اعتمادتان لەسەر خێرخوازانە لەوەی کە یارمەتیتان طبعا خێرخوازانەوە هەمووی بە هاوکاری خێرخوازان کراوە بەڵێ باش ئەگەر لێرەوە ڕێگە بدەین لە کەناڵەکەەوە داوا هاوکاری بکەیت
بۆ چ مزگەوتێکە بۆ مزگەوتی چ گوندێکە من هەر حەزەکەم خۆت لەسەر زمانی خۆت ڕەنگە بینەرێک هەبێ ئێستا ببینێت کە مزگەوتێک لەسەر ئەم جادەیە کە شوێنێکی زۆر ستراتیژیە دوو منتیقە بەیەکەوە ببەستێتەوە جادە لێرەوە ڕا بۆ منتیقە بۆ تەختەق اینجا شوێنێکی گەشتیاریە ڕەنگە خەرەباڵغ بێ خۆت ئەگەر داواکەین لە خێرخوازان ئەم مزگەوتە کە لە بسەر ڕێگایەکی استراتیژی بینی هەولێر و سلێمانیشە ئەنی بەهاران بە تایبەتی خەڵکێ زۆر بۆ گەشتیاری دێ بۆ ئێرە بۆ ئەمێنێتەوە جاری وایە لە مزگەوتی بچووکمان هەیە لەسەر و جێ نابێتەوە باشە گەڵناغاچ بەم بەور و بەو بەری چەند مزگەوتی تایە گەڵناغاچ بەمەوە بێ بە سێ مزگەوت بە سێ مزگەوت هێشتا ماشەڵا مزگەوتەکە بەش ناکە لەبەرەوەی ئەمەیان گەورەی کە هین بێت لێک شوێنە جمعەکرێ باشە ئەبینم دوو قاتە ئەمە قاتی خوارەوە سەرەوە هەردووچی بۆ نوێژە قاتی خوارەوە بۆ هۆڵی مناسەباتە تر بۆ تەعزیخانەیە بۆ کابرا مناسەبەیەکی خێریە شتێکیکەیە دەتوانێت بەکاری بێنی دەیخوای گەورەی ئینشاڵڵا ئاسانی کا بۆتان و ئینشاڵڵا مزگەوتەکەشتان هیوادارین کە فترەیەکی تر هاتینەوە تەواو ببێ ئینشاڵڵا دەی موفق بن ئینشاڵڵا. بە بۆچوونی من یەکێک لە کێشەکانی شار ئەوەیە کە بەو ژیانە جنجاڵی کە هەیەی بەو هەموو بەیەکاچوونە بەو هەموو تەپ و تۆز و بەو هەموو دووکەڵ و ئەو هەموو دەنگە دەنگیش سیارە و مۆلیدە و ئانا مرۆڤالەیەکە کە هەمیشە دەروی نامڕتاحی هەبێ ینی بە جۆرە لە جۆرەکان هەمیشە خەڵکی شار بە جۆرە لە جۆرەکان خەمبارن بەڵام کە دەی بۆ شوێنێکی وەکو ئەم دەیە کە دەی گەڵناغاچە ماشەڵا خەڵکەکەی خاوەنی دڵ و دەروونێکی زۆر مولایی من ینی هەست بە کەیف خۆشیانەکەی ئەویش ئەوەیە کە بەردەوام لە ماڵەکانیانەوە ماشەڵا دەریاچەی ئەوەی کە پێکوترێ زێ بچووک دیارە ئەمجا ئەو کار و کردوانەی کە ڕۆژانە پێوەی سەرقاڵن هەمووی کارێکە کە لەگەڵ سروشتایە لەگەڵ سروشتا هەڵەکەن سروشتیش بۆ خۆی ینی نەریتێکی هەیە کە ئینسان کەیف سازەکە کەیف خۆشەکە بۆیە ئەمان لەگەڵ ئەم سەوزی و ئاوەیە هەڵگری دەروونێکی ئاسوودەن دەکرێ بڵێن خەڵکی گوندەکان ئاسوودەترن لە خەڵکی شار بۆ لەبەرەوەی ژیانی ئەوان زۆر دوورە لە جنجاڵی و هەروەها تێکەڵشە بە سروشت ئەمەش بۆ خۆی شانسێکی زۆرتری بە ئەوان داوە کە هەم تەندروستیان باشتر بێت هەم دڵ و دەروونیشان دڵ و دەروونێکی ئاسوودە بێت. بەڵە خۆشەویستان لە تەک زرعات و لە تەک ئەوەی حیوانداریە گوندی گڵناغاچ خەریکی کارێکی تریشن واتە دانەنیشتن بە دیار زرعاتەوە بە تەنها و واروەها ئەلەو کەمە حیوانداری کە هەیەە بەڵکو بیریان لە ئیشێکی تر کردێتەوە کە پێگوترە ئیشێکی مۆدێرن ئەوان لە وەکو وتمان لە زەی بچووک نزیکن لەسەر زەی بچووکن ئەم ئاوا هەر بۆ خۆی بەرەکەتە بۆیە هاتون سوودیان لە ئاوەکە بینیوە بە تایبەتی بۆ حەوزی ماسی ماشەڵڵا حەوزی ماسیێکی زۆری تیا ئەم ناوە پێچێ واریداتێکی ماسی زۆر هەبێ کاک کامەران ئەگەر کەسێک بیەوێ حەوزێکی ماسی دروستکە ئێستا بچ بکە وڵی سەرەتا عەرزەکە پێشتری زرعات بووە بە شەفڵ تەختێکە و خۆشیەکە پاشان ئاوی تێکری ئاوی ئێرە شونکی دەمزەیەکەی پاکە ئاوی تێیەکە و بەچکە ماسی بۆ دێنێ کەفەوی تر بەپێ حەزمەکەیە یعنی سەرەتا کە تێیەکەن ببوورە سەرەتا کە پێ تێیەکەن پەنجەماسیە بەپێی تر خواستی کەسەکە خۆیت هەیە حەزی لێکە بێنێ نیوکە بێنێ هەیە بچووکتر بێنێت تر زیاترش ئەو بەچکەی لە حدود لە جنوبەوە دێت لە جنوبەوە دێت باشە
دەبێ ئەم ئەرزی ئەم هینە ئەم حەوزە ئەبێ چەندێک بێ ئەبێ چەندێک قوڵ بێ ئەبێ ئەم مەسەرم بۆن منە ئەو بربەستەی کە هەیەی چۆن بۆی دروستەکرێ هەر گڵ هەڵبیتەوە مەگەر دەبێ بە بربەست خۆی شروتی هەندەسەیەشی تایەوە ئێستا حوزێکی دۆنمی ئەەکەیت هەندەسە ئەڵێت 150 ماسی تیاوێ باشە بۆی ماسیەکە جوان گەورەیە بێ و ئیتر مەسرفت کەمتر شەبێت باشە ژێرەوەی ئەم حەوزە قەت پاگەکرێتەوە قەت ئاوەکەی دەربێنن و مەسەن ئاوەکەی بگۆڕن ئاوگۆڕێکین خۆمان لە کاتی بەخێوکردن ئێستا ماسیتە ئاوگۆڕێکەکەین و کە کۆتاییشی پێدە ویشکەکەین و جوان بە تراکتۆرەی چێڵین یاخود بە شۆفڵ قاتێکی لیاڵەگرین پێویستە وای لێ بکەیت ئەم بۆ نەخۆش تامی ئەم جۆرە ماسیەی زێ بچووک ئەم بەخێوکردنی دەستیە تۆ چکم تۆ حتممە بێ علەفی بیتێ چ علەفێکە بن ئەدەنێ ئەڵپی جایزی بۆ دێنین لە مەعمەل لە هەولێر نازان پێکاتەکەی چییە؟ پێکاتەکەی پرۆتینی تایە سۆی تایە تر سەوری تایە چەندێکی پێچێ ماسیەکانی ئێرە بۆ گەورە بوون مەسەرم ببن بە 2 کیلۆ 2 کیلۆ و نیو وڵی 5 مانگ بەرەو سەر 5 مانگ بەرەو سەر بەردەوامێ بە ئێوە دەستانتیای بێ و خزمەت ئاراوڵا سەرەتا مەسرفەکەی کەمتر ئالیک کەمتر وردە وردە بەپێی گەورە بوونەکەی ئالیک زیاترە زیاتر ئالیکەکەی خەڵکی ئێرە ئێستا ئەوتای من بینی ماشەڵڵا حەوزێکی زۆری تایە ئێستا بە جۆرە لە جۆرەکان دەستبەرداری هین نەبوون زراعات و مەسەڵە حیوانداری تقریبان خەریکە وای لێبێت ئیشەکەی ئاسانترە و یعنی سوودی بۆ کەسەکەش زیاترە خاوەن هەستیشەکەم گەنج ئەمەی پێخۆشترە لە ئیشی ئارەوە ماندووبوونەکەی کەمترە ئیسفادەکەشی باشترە باسی تام و هینمان کرد ئەوە تامی ماسیەکان تامی ئەم جۆرە ماسیە خۆت با بڵێن چ جۆرە ماسیەکی تەکەن تامی چۆنە تامی ماسیەکە شتێکی سروشتیە تقریبان ئیتر کە بۆ کاتی ساختکردنەوەشی ئەینێرین بۆ سلێمانی شتێکی مەزبوطە بیعیبە ینی هەمیشە لە ڕووی فرۆشەوانە نامێنێتەوە فرۆشتێت نامێنێت باشە ئەو جۆرانەی کە ئێوە بەکاری دێنن چ جۆرە ماسێک بۆ ئەم حوزانە دەشێت جۆری ماسیەکەی ئەم دەمزەیە ئەم حوزە ماسیانە قوڕە کارب بەکاردێن پێوترێ ماسی کارب کارب ئەگەر لێ گەڕێت تا چەند ئەڕوا چەند کیلۆ هەتا بمینێتەوە زیاترە بێت بەڵێ جاروێ 5 کیلۆش بەرەو سەر جاروێ 6 کیلۆ زیاترش یعنی هەتا بمینێتەوە با پرسیارەوە بکەم لە ڕەتی کێنەوە بە ڕەمەزانە لە ڕەمەزانە تا چەند ئێوە ماسی بەکارێنن یعنی لە ڕەمەزانە ماسی دەڕوا خەڵک بەکاری دێنێ فرۆشتان چۆنە وەختەکەی وایە بەس زیاتر هەر ئەهلەکە بە شێوەیەکی گشتی کەمتر بەکاری دێنن ڕەمەزانە ماسی ینی دوای ڕەمەزان سەرفیاتەکەی باشترە پێش ڕەمەزان سەرفیاتەکەی باشترە ینی دەشێ خاوەنی مەسەرەن کێڵگەکانی ماسی ڕایگرێت بەخێوکاتاو کاتە دەشێ خۆیان زۆری بەکاری نێنن بەس بیفرۆشن باڵێ زۆر باشە ئەم ئەبینم هینی دوسێ ئامێریشەکە مەسەن ئەمە بۆچی ئەم فەڕاڕی ئیشەکان ئەوە فەڕاڕی ئۆکسزینە ئەو ماسی پێویستی بە ئۆکسزیینەژێ ئەگەر ئۆکسزیین بەردەوامی بە ئیشکات وڵی بە ڕۆژەوە ئەگەر بیشکوژێنی تۆ ئاساییە بەس شەو لە خۆر کە خۆر نەبێت ینی خۆراوایە بێت پێویستی بۆ هەیە تا بێن تا خۆر کەوتن پەیوەندی بە ئۆکسجینەوە ئۆکسجین دابینەکەات ئەو قوتیانە ئەو کۆلانەژەوە ئالیکەکەی تێکن ئالیکەی تێکن دوای ماسی بۆ خۆی خیاسە هەروەڵا خیاسەکە خۆی لێدا و ئەیجوڵێنە و بەرەبێتەوە ئەوش ئێستا ئەم حەوزی ماسیێت جەناب دەزانین چەند ماسی تەیە بەڵێ چەندی تەیە 2500 کە ئینشاڵا دەری دێنن دەیفرۆشن وڵی هێشتان کەمێکی ماوە هێشتا وردەهرەوە دوای ڕەمەزان ئینشاڵا پێیەگا و بەردەوامشی لە بەخێوکردن بەیانیان زوو خۆم بەخێوکەری ئەم پرۆژەی باسیێن بەیانیان زوو دێم ئالیکیانە باشە دیسان لەسەر ڕەمەزان خەڵک جاران ینی زراعاتی شێ کرد و حیوانداری شێ کرد و درەوی شێ کرد و بەڕۆژوشە بوو ئەوەنی کە لەگەڵ حوزی ماسی خەریکن تا چەند بە ڕۆژوو ئەوانەش سپاس بەخوا هەمیان بە ڕۆژن ینی مادووبوونێکی وای نییە ئالیکدا نەکەیتی ئالیکدانەکەش سعاتێک پێ کەمتر یان ئیتر هەرەوەن
الله أكبر لا إله إلا الله استووا وتراصوا بارز كانت الراس ببالدن بيك والرحمة إخواتها اللي بيت الله أكبر بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين. خۆشەویستانم بەم شێوەیە لە تەنیشت ئەم دوعایە بەجێتانێ هەڵم لە گوندی گەڵناغاچ بەو هیوای کە ئەوەی پێشکەشمان کردن بە دڵی ئێوە بوو بێ تاکو بەیەگەشتنەوەیەکی دیکە و تاکو ئەگەر عمر باقی بێ تاکو گوندێکیکە هەمووتان بەخوای گەورە ئەسپێرن خواتان لەگەڵ.